چی بۆ سڵتانی؟ دەم و چاوتان دەبێ بەم لاوە بێت. تۆ شەستە لە بەرامبەری من دانیشە. ئاخر من چۆن دانیشم؟ دەستم بەسراوە. دەستی بکەمەوە گەورە؟ ئارێ بیکەوە. وەرە لێرە دانیشە. فەرموو ئەمەش ئێرە. تۆ هەرم کارە دەزانی؟ باڵێ گەورە، من تا ئێستا چەند جارە میشەم کردووە، بەڵام بەردەوام ئەسەدوڵەیەم ئیشەی دەکرد. نامەوێت کەسێکی تر لەم ڕاوتە ئاگادار بێت. ئێستا بەس من و تۆ سڵتانی و سەرگورد محەممەدی ئاگاداری. هەرەمە ئێمەش خۆ هەر بنیادەم نین. تۆ بابەتی سەرەکی ئەم باسەی. ئیزن هەیە من شتێک بڵێم؟ فەرموو. ئیزن بدەن من نیو کاتژمێر بڕام خوازبێنی کچەکەم بەڕێوە بەرم و بگەڕێمەوە. سوێن بە شەرەفم ڕێک بڕۆم و ڕێکیش بگەڕێمەوە هەر لای ئێوە هیچ هەڵەیەکیش نەکەم. پێتم وت خۆ گرنگ ئەمەیە کە عەلی تاقیب بکەینەوە. خوازبێنی کچەکەی من بووە بە کۆڕی تاقیکاری. ئەگەر ئەو کوڕم بتۆنێ کچەکە من بەوبەختە بێ. سورەنە برۆکانت ببینم؟ فەرموو ئەمەی برۆکانی من. بەڵام خۆشی بکوژی جەناب سەروان برۆی ئەم کابرایە لە برۆی من ناچێ. تازە ئەمە چی لێ دەکەین ها؟ ئەم لاشم هەیە. من خۆ نامەوێ ڕوت بمەوە. کۆتەکەت خۆ دەبێ داکەنی. ئەو کۆتەکەی داناکەنێت. من دای دەکەنم. من دای ناکەنم. هەڵەیەیتە ژنەکەم دەدەن کە من هەر دەگەمە ماڵی کۆتەکەم دادەکەنم. تازە کۆتەکەم داکەنم. قۆڵی کراسەکەم خۆ درێژە. قۆڵی کراسەکەت هەڵکێشە. من کاریوە ناکەم. هەڵەیە. بەرکە بەولاوە. وات بێنە بابە تۆی مەرە سەروان کاتژمێرە کە دەتەوێت دوودانە برۆ بکێشیە نازانی بڵێ نازانمیتر. مۆبایلەکەی منە. بیگرە ژنەکەتە هۆشت بێ قسەی زیادی نەکەی بڵێ لە نێو ڕێگادام خەریکم دێم. سەلام خاتوون. سەلام تۆ لەکوێی؟ لە نێو ڕێگادام خەریکم دێمیتە. ئەمانە نیو کاتژمێرە لێرە دانیشتون. تۆ هەتا شەربەتێکیان پێ بدەین من خۆم دەگەێن. شەربەتم پێدان دەمەوێت چای تێکەم. نا چای تێمەکە چای تێ نەکەیە. با من خۆم لەوێ بم جاک چەکە بنێرە چای بێنێ. باشە دەی خێراکە بەرە. باشەوە هاتم. مۆبایلەکە بدە بە من. ناسرخان بوو داوای لێبوردنی ئەم سەحبکارەی ئیزن نادات بێت دەڵێت تۆ بڕۆی هەموو ئیشەکان دەمێنێتەوە ئاخری بە 1000 چەرمەسەری ئیزنی وەرگرت بێت ئێستا لە ڕێیە. پیاو دەبێ ئیش بکاتیدی پیاوە و ئیشەکەی پیاوی بێ ئیش و بەرەڵا بێکەڵکە ئەمانە شەو و ڕۆژ ئیش دەکەن هەڵبەت ئیشەکە هینی خۆیانە سەحبکاریان نییە. هەر بژین ئیشەڵڵا. ئیشەڵڵا دوای زەماوەند کاگناسر دەبەمە لای خۆم نایەڵم ئیدی بۆ کەس کار بکات. خدا لە گەورەیتان کەم نەکات. فەرمون میوەکەتان پاکەن فەرمون فەرمون فەرمون. ئیشی من تەواوە. عەلی گیان ڕێ بکەوە. ڕاوەسە بەڵێ سەرنج. چییە؟ کاتی میسل لە ماڵ بیتە دەڕێ یەکیان بدە بە موسلیم یەکیان بدە بە موستەفا ئەوان وەڕاهاتوون. پێویست ناکات من خۆم پارەم هەیە. تۆ پارە بدە بە مناڵەکانی خۆت ئەوان مناڵی منن. ئەم پارەیە حرامە. تۆ چی داو بە حەڵاڵ و حرامەکەی؟ من نابمە دەڵاڵی زوڵمی تۆ. بەکوف سەیری ئەمە کەتخوا لە ماشین کە دابەزی ئێدی خۆت نیت دەبیتە من ناسریە پلاشتە ئەوانی منداڵی منن ئەمەیان پێ بدە بیگرە پیان بدەیتە. من کاریوە ناکەم. عەلی گیان ڕووی پێمەدە بڕۆ بە کارەکەت بگە. چی ڕووی پێمەدە وەرە سەرنج؟ سەرۆک کلیل بڕوانت خوا کڵی ماڵی منی بەرز ئەم بەڕێزانەوەیە بیدە لە گوێ تاقیکەوە. ئالۆ ئالۆ تاقی دەکەینەوە. هێوەش بەبە گوێم کەڕ بوو. بۆ هاوار دەکەی هێدی قسە بکە. ناسر خان فەرمانەکانت بەڕێوە چوو میوە و شیرنیشم کڕی و پێشکەشیشم کرد.
دەڵێم ئێمە نوێکەری بێ موچە و دەستمزی تۆی ناناسخان ئەلبەت کاتێک کە خوازبێنی کچەکە تەواو بوو سەبارەت بە ماف و موچەی نەوکەرەکانت بڕێ بدوێ چەند بێ شەرمە لێگەڕێ وەرە يلا السلام عليكم فرمون فرمون حالتان باشە باس ئێوە بچۆن باش بەخێر بێن فرمون چۆنی بۆ قوربانێکەوە بن باش بابەگیان وامە کەیدی خۆ تەزانمی خۆشم لەم کارە نایە نەقژی سەری مەدەیتە ئەم کارە مەکە ڕقی لەو کارەیە باڵێ پێگەیشتم چیتان فەرموو لەگەڵ ئێوە نەبووم حالتان باشە کاکە ناسر ئەلحەمدولیلا باشتر بشکۆ زۆر سپاس هیوادارم بەردەوام خەریکی ئیش بن زۆر سپاس بابا چایەک بێنن بۆ کاک ناسر ماندوو بۆ تازە لە دەوام گەڕاوەتەوە چایەکیش بدەن بێ ئێمەش دەیخۆین ها بەسەر چاو هەرێستا سارەگیان ئەزیزەکەم گەورە چای هەڵگرە بێنە چایان کە هێنا خێرا تۆ کارەکە زوو تەواو کە ئەو کابرا زۆر دەوڵەمەندە هەرام تاقە کوڕەشە سەلام عەلەیکە سەلام بەه لەو کچە ماشەڵڵا فەرمون دەستت خۆش بێ بوو کە جوانەکەم فەرمون دەستت خۆش بێ کچم زۆر سپاس بابەگیان ئەوەی شێن ئێوەیە دەستە خۆش بێ ڕۆڵە فەرمون زۆر سپاس تکا دەکەم ڕۆڕە هەر لێرە داینێ فەرمون ئەی دەکەم دانیشە لەوێ دانیشە بەڵێ دەتەمە چای بخۆی بیکە ناو ناڵبەکەکە حاڵی قورتێنە چی بوو ڕۆڵە؟ نازانم شتێ نییە تۆ پەتاتت گرتووە؟ بەڵێ خوا شفات بدە زۆر ساتر وایە با بچینە سەر باسە سەرەکیەکەمان کچ و کوڕەکە بۆ خۆیان قسەیان کردووە مارەیە و پێشخەباڵەش وا دیارە پیاوەکان خۆیان بڕی بیانە و دووری بیانە ئێمە کاتمان دیاری کردووە پێنجشەمۆی هەر ئەو حوتەیە جێژنێکی سکۆڵە دەگرین 15 ڕۆژی دیکە شەوی جێژن زەماوەند بکەن ئێوە دەڵەن چی؟ من دەڵێم کە ئێستا بۆچی ئەوە بەپەلە یانی چی بەڵێ چی بڵێ پیرۆزە تەواوی کەیتن من دەمەوێ هێندی خۆمانە لەگەڵ زاوای بەڕێزم قسە بکەم دەکرێت کاتە لێ بکەم تەشە بێنن بۆ ئەو ژووری دیکە ئێوە خۆ پێشتر بە تێر و تەسەلی لەگەڵ محسین قسەتان کردبوو ئێستا جارێکی دیکە پێکەوە قسە بکەین زارێکی خۆ نییە فەرموون دەتەوێت چی پێ بڵێ من خۆم پێشە هەموو قسەکەم لەگەڵ کردووە ها ئێوە بگەڕێنەوە لای دایکتان ڕۆڵە ڕۆندەی وەرە پێشە بزانم چ بەنگێک بەکاردێنی بەڵێ دەڵم چ جۆرە بەنگێک بەکاردێنی شتێ بەکار نایەنە چی دەکێشی وتم چی دەکێشی تلیاک چمە هەوەیە کە دەستە پێ کردووە زۆر لە مێژ نییە 2-3 مانگە بەڵامی دی نامەوێ بەکاری بێنم ژن بێنم ئیدی دەینێمەلاوە من شتێ بە ناو چاویە ئەو کوڕە بێ شەرەفە بەم جۆرە ناتوانێ دەبێ بڕۆیتە نەخۆشخانە تەرکی بکەین بە چاوان وەلای دەنێم بەڵام باوکم تێنەگات دەم کوژێت گیانی کچەکەت ئابڕۆممەوە
قبولی مەکە بڕۆ بە باوکیشی بڵێ کە دایانی و کوڕە بەنگەکەی داسەپێنە بەسەر ئێمەدا ناپیاوی بێشەرە من قسەی ناکەم بەڵام مەرجێکمەیە هەر مەرجێک بێ بەسەر چاو کاتژمێرێکی دیکە زەنگم بۆ لێدا جۆری دەکەم لە نەخۆشخانە بخەوی کە تەرکی بکەی نۆکەریشتان دەکەم بە چاوان بەڵام ئەگە زەنگ لێ نەبەڕاست تەلەفۆنێ بۆکەم بە گیانی خۆم تەلەفۆنەکەم بە تۆ چی کە دەتەوێت بڕۆی تەرکی بدەی بڕۆ بۆ باوکە ناپیاوەشی بڵێ کە کوڕێکی بەنگی هەیە ویستێتی کچەکە منی بۆ بەخت کات ئێستا وەرە دێ ئێمە قسەکانمان کرد ئەم جوتێ بە کەڵکی یەک نایەن هەر لێسام کارە تەواو دەبێ دەڵی چیەوە شێوە زاوا پەشیمان بووەتەوە منی پەشیمان بوومەوە بەوەش شاقەیەک زلەیەک شتێکی لێ بکەیتر یانی چی شێوە ئەوان ڕاستەکەن من پەژیوان بوومەوە ئیدی ژنم ناوێت تۆ زۆرت غەڵەت کردو ئەخە کێشە لەمەدایە کە منیژی ترکی چتان پێ نادەم ناصر خەریکی چیەکەی تۆ قسە بەکە یان ئێمە هەڵسین بڕۆین بەڵێ فەرموون بابەگیان بۆچی کارێکی واتە کرد تۆ خۆ ڕازی بووی کوڕەکە بەنگی بوو پێت خۆش بوو بێتە ژنی پیاوێکی بەنگی ڕاست ئەکەی باڵێ خوا من بکوژێ ئەمە خۆ بەدم و چاوی شتێک دیار نەبوو دیار بوو ئەی من چۆن زانیم ئەی چۆن پێشتر نەتزانی بوو تۆ خۆ چەند جاری تریشت ئەمە دیت بوو من دێرمێتر دەبێ بڕۆم خوا پیس نا پیاوی بێشەرە ئەوە چۆن بوو بۆ خوازبێنی کچەکە پەیدار بوو کاناسر دەمانەوێت تۆزە قسە لەگەڵ بکەین کاناسر ناسر خان کاکە ژەندوو دەقەراوەست دەمانەوێت قسە لەگەڵ بکەین بە قوربان هەروە سەردا قسە و خەریکی دەڕوێیدی وەک شتێوە دوانە کوتانێکتان دەبێ ها ئەم جارە ئەو جارە نییەیدی تا پارەکەمان نەدەینە ئەڵم بڕۆی بەرە سەرنگ ناتەنەوێت شەڕی ئەم دوودانێ مێشە لە کۆڵ من بکەنەوە مێشکیە خۆ منداڵ فری و نادەی بە قوربان پارەکەم دەیە فری و ئەوە هاتن ئێوە جوتە بێن بۆرە بزانم ڕاکە بڕۆڵێ ڕاوستن سویچەکەت لەسەر ماشینەکەڵ نەگرت؟ نە گەورە ماخرەوە لە ناو ماشینەکەدا بوون مەگەی دەستی کە لە بچێ نەدابوو نەیدی لە پشت ئامرەکەدا بوو خەریک بوو لەگەڵ ئێوە قسەی دەکرد پەیوەندی بگرە بزانە کام لە هێزەکانمان لەم دەوروبەرەیە بێچارە بووین سەرم ئەگەر هەڵە چی بکەین مەترسە ناتوانێت دەرچێت ناتوانێت دەرچێت ماشینەکەی هەڵگرت و ڕۆی هێدی بە عەلی گیان دایەکیان من سەرەتا زۆر خەمین بووم و زۆر گریام بەڵام کاتێکە جوان بیرم لێ کردەوە دیم باوکم ڕاست دەکا دەزانی ئەگەر من مێردم کردبایە بە کوڕێکی بەنگی چیم بەسەردا داهادایە ئەرێ ڕۆڵە بەنگی بوون دەردێکی خراپە خوا ڕەحمی پێکردین دەی تۆش ئیتر واز بنەدایە هەستە با موستەفا مسلم ببینە دەرەوە ناڕۆڵە تااقەتم نییە مێشکم ئالۆزە ئالۆزی چی ئاخر تەوا بوویدی سارا گیاندایەکە تۆ لە باوکت هیچ شتێکی نائاساییت نەدی؟ نائاسایی؟ نا ئەها بابا وەکووەوەکە دەنگی بڕی سێر و سەمەر بووە ئەو کە دەڵە ئیسوورێجەیە
دەی ڕاستەکاییدی ئاخر سووریجە هیماکانی لە هەڵامەت دەچێ لە زانکۆکەمان کچێک سووریجە مەبەستم ئەوە نییە جگە لە ئەو جگە لە ئەو نا ئەم ناسرێکە من ئەوڕۆ دیتم ناسووری جاران نەبوو یانە چی نەبوو؟ نازانم یەکجار بە ئەدەب بوو بە ئەدەب بوو؟ مەگە نەتی چۆن ئەردەکانی و کوڕەکەی و ژنەکەی لە ماڵ کردە دەرێ نا مەبەستم ئەوەی کە باوکی تۆ داناکەوێت گاڵتە دەکا بەردەوام قسە دەکا ئەمڕۆ زۆر قنجوقیت بوو دەیویست حەیامان بپارێزێ حەیامان پارێزێ تۆ لە ژوورەکەدا نەبووی موسلم هات لە لای دانیش دەستی خستە ناو قژەکەی موسلم دەستی تێقات مەگەر چ دەبێت مەگەر باوکی تۆ نازانت موسلم لەسەر قژەکەی چۆنە پێی خۆشنێ قژەکەی بشێوێت لەوانەیە لە بیری نەبوو بێت تازە کاتێک تۆ چایەکە تێناو هاتی دەیویست چایەکە بە ئیسکانەکە بخوات نا من دیتم بە پیاڵە خواردی نا لە پێشدا دەیویست بە ئیسکان بخوات دایە مەبەستت لەم قسانە چییە؟ مەبەستم ئەمەیە کە من 20 ساڵە خەریکم لەگەڵ باوکی تۆ دەژیم هەموو ئاکار و کردەوەکانیم لەبەرە ئەمڕۆ بە گشتی کەسێکی تر بوو کاتێک بە باشی سەیرم دەکرد ئەڵێ هەر نەمدەناسی ئەی ڕۆ دایە ئەم قسانە چییە دەڵێ خیاڵاوی بووی؟ سەلام گیانەکەم سەلام ناسرگیان هێبر بوویتەوە زۆر پەرۆشت بووم کاتێک کە ڕۆیشتی دەرێ زۆر تووڕە بووی ئاخرە و کابرا ناپیاوە هەڵتەکەڵتەک هەستاوە هاتووە بۆ خواردوێنی کچە جوانەکەی من بۆ کوڕە بانگیەکەی ئاخر شەرمیش ناکە ناپیاوی بێشەناو ئەرێ ناسرگیان تۆ چۆن زووتر تێنەگەیشت بووی ئاخر هیچ کاتاوە بە چاوی کردگار سەیرم لێ نەکردبوو یعنی کوڕەکەیش ئەوەندە پێوەی دیار نەدەبوو مەگەر نادی بەردەوام کوڕەکە دەکۆکی و دەپژماخە ناپیاوە دەڵم ماشەڵڵا ناسرگیان لەم چەند خولەدا چەندێک حاڵت باش بۆ دەنگت بەر بۆ ها ئاخر لە ماڵەوە کە هاتمەدەرە یەکسەر چوون بۆ نەخۆشخانە چاوی لێ کرد و بڕی دەرەجی و شەربەتی بۆ نووسیم دوو سێ قوم لە شەربەتەکەشم خوارد ئێستا هەم دەرزیەکە کاری لەسەر کردووەم هەم شەربەتەکە چاک بوومەتەوە دوکتور دەیوت دەبواز زووتر بەهاتایەتی ئەرێ ڕاست دەکا شکر بۆ خوا دەیکەی دەیتەوە بۆ ماڵ دێم ئاز دەکەم ئیشم هەیە بابەجان هەرکەوەی ئیشەکەم جێبەجێکە دێمەوە بۆ ماڵێ تۆ هەر کاتێکی دڵت تایم بوو زان یەکەم بۆ لێداگەش هەڵم نەگەر پای من بۆ دانێ زۆر باشە چاکە تۆ ئاگاداری خۆت بە خداحافیز سارا هەستە منداڵەکان هەڵگرە بڕۆی بۆ سەیران ئێستا لە شاڕی بەسیجەوە خەریکە دەڕوات تا ئەوێ چەندێک مەودامانەیە حەفەش بڵێت ئێستا چوە نێو شەقامی سەلامی دەتوانی نێوان بڕ لێدەی؟ ئێرە نێوان بڕی نییە جەناب سەر شوێن هەڵگرەکە لە نێو ماشینەکەدایە ئەو کەورە زۆر پێڵەزانە هەیە سە دەزانێ ماشینەکە لە جگایەک دادێنێ و هەڵدێ کێیە؟ سەمەد گیان منم ناسر ناسرە فراشتا هەرخواتی؟ ئەرێ وەرە ژوورێ
یاسر بڕۆ ژوورێ ماما لەکوێ ئەو شەو وتەدەوە خەریکم دێم تو خۆ نازانی چی بەسەر هاتووە ئەو شەوە کە خەریکم داهاتم بۆ لای تۆ تو پڕ پێدادانم کرد ماشینەکەم بەلا کەوتمی مامەوە لە ژێریە پاشای نەخۆشخانە و زەربی مێشک و لەسەر خۆچوون لەو لای شەوە پۆلیسەکان کە منیان دی وایان زانی من سەرنگ نەسڵڵایم زەنگیان لێدان بۆ سەرۆکەکەی و دواتر ئەو هات و بەکوتی بۆ بگەرمۆ نادانیتە چ بۆ بەختێکم بەتەرات و چیم لێ قەوماوە ئەم کەلەمچەیە چیە بەدەستەوە ئەڵا تو میتن لە بەندیخانە ئەرەیتن یعنی لە زیندانێکی جیاوازی تر تێگەیشتم شتێ قۆماوە پاش چەند ڕۆژە و دووهاتیوە لەگەڵت بوو و هاتن بۆ لام سەرەتا هەواڵی تۆیان پرسی پاشان پارەکان من هیچ ڕوویکم پێیان نەدا دواییش دەریانم کرد ڕۆیشتن زۆر چاکت کرد دەڵێم سەمەدگیان پارەکان ئامادەیە ئەنێ عەزیزەکەم ئامادەیە بە نرخێکی باش بۆم گۆڕایتەوە خستمەتە ئێرەوە ئاوەتە بیژمێرە نا پێویست بە شماردن ناکە دەسر خۆش بێ دەبێ منی تە دەبێ بڕۆ جێگەیکت هەیە بڕۆی وەڵام جارێکانە کەوتومەتە ناو گێچەڵێکی خراپەوە دەبێ خۆم گوم بکەم لە دەرفەتێکی باشە دێم بۆ لات و هەموو شتێکت بۆ دەگەڕمەوە دەی جارێ لەسەر خۆت لەگەڵ مەگری دەڵێم سەمەندیان حەقدەستی خۆم چی ئای سوودەمە هەڵم گرتووە قوربانی تۆ بم سەمەد ببورە سەمەندیان ببورە من کڵاوەکەی تۆ هەڵگرم هەڵیگرە چاویلکە من شەڵگرم ئەنێ شایانی توێ نییە ئێستا چاکە ئەرێ چەنی لێت دێ خوافیز خوات لەگەڵ ئەگەر لە خوات بێ ناسیر گیان زۆر پیاویە بڕۆ ئاگات لە خۆت بێ ئیدی زۆری نەماوە پێی بگەین لادە بۆ لای ڕاست گەراژ کاکەجان ئەوەتە ماشێنەکەی خۆمانە ڕای مەگرە بڕۆ مەگە شوێن هەڵگرەکە لە نێو ماشینەکە نەبوو ماشینەکەی لێرە داناوە خۆی ڕۆیشتووە شوێن هەڵگرەکە لەکوێیە ڕۆشتووە نێو شارڕێگەی چەمران تونتر بڕۆ سڵتانی پەیوەندی بگرە لەگەڵ محەممەدی بڵێ ماشینێک هەڵگرێ و بێت بە شوێنێمەدا ڕێگای ڕۆشنەکەشمانی پێ بڵێ بەڵێ گەورە سلام سلام کاکی گیان فەرموو بلیتێکم دەوێت بۆ بەندەراباس ئەمانە کەی حرەکەتەکە پەنج خولێکی دیکە ڕێکرد دانێکم پێ بدە بە قوربانم ناوتان بەڕێز عەباسی تەڵخانە عەلی فەرموون لە سندوق بلیتەکەتان وەرگرن و لە خوارێ سوارن دەستە خۆش بێ کاکە گیان کاکەم خواتان لەگەڵ تۆ لێرە بە مەیە خوارێ لەبەر چی بۆ ئەوەی کە نازانم لەگەڵ دوودان نەسڕڵڵاهی چی بکەم محەممەدی بوو بەچی بە دوامانە گەورم تا چەند خولێکی دیکە ئاگات نەسڕڵڵاهی محەممەدی کە هات ئەم ماشنە بنێرە با بڕوات سوار ماشنەکەی محەممەدی دەبی و دیتە بەردرگا بەڵێ سەرۆک ئەفێکی من نەمازانی چ کارێ تۆ لەگەڵ منۆرە
تۆ هەر لێرە ڕاوەستە. هێدی و هێ من و بەبێ هەراوهۆریا بکەوە شوێنت. ئەم هەموو پارەت لەکوێ هێناوە؟ لەلای یەکێ لە هاوکارەکانم بوو، بە قەرز پێم دابوو، ڕۆیشم لێم وەرگرتەوە. یانی بەم خێراییە؟ چیم کردایتە؟ کاتە بنیادەم کێشەیەکی زۆری هەیە دەبێت بجوونەتەوە کارەکەی تەواو کە. ئێستاش هەر کات تەواوە. پێت وها بوو هەروە ساکار دەتوانی بۆی دەرچی؟ دەتوێت چی بکەم؟ دەبغەدان شوایەتمیتە ئێوەی بڵایەتی دەرنەدەچوون، هەر کەس ئیشێکی هەیە، ئیشی ئێوە گرتنە، ئیشی منیش دەرچوونە. بەڵام دەرچوونی من چاکەیەکیشی بوو هە. چاکەی چی بوو؟ ئەمەی کە زانیم تەمەنم چۆتە سەرە و پیر بوو، ئەگەنە هەرگیز نەدان دەتوانی من خێرا بدۆزنەوە. پەیوەندی چییە بە تەمەن و پیری؟ پەیوەندەکەی ئەوەیە کە نەمتوانی زۆر خێرا بجوڵێمەوە بۆی دەرچم. ئێمەش خۆ هاوتەمەنی تۆی؟ ڕاستی دڵێ ها قسەی حسابی وەڵامی نییە، دەیکەوەیە شانس و ئیقباڵم نەهێناوە. ناعەزیزەکەم، پەیوەندی بە تەمەن و پیری و بەختەوە نییە. ئێمە مێشکمان لە تۆ چاکتریش دەکات. بەڕاستە؟ بڕواناکەی؟ لەحنە لەوەی کە بڕوانەکەم پێڵاوەکە دەربێنە. یانی چی؟ چی داوە لە پێڵاوی من؟ دایکەنە. پێڵاوی پای ڕاست. فەرموو، ئەمەی پێڵاوی پێڕاست، بەڵام کۆنە ها بە کەڵکیەوە نایە. لە خزمەتی خۆتدا بێت چاکترە. ئێستا پاژنەکەی بسوڕێنە. مەگەن سەری شوشەمرە بای هەڵی سوڕێن و بیکەمەوە. دەڵێن بیسوڕێنە. پاکو هەی ئەمە چیەیتە؟ پێی دەڵێن شۆپ هەڵگر. کاتێک بە کەسێکەوە بێت بجوڵێتەوە ئێمە دەزانین لەکوێیە. بەڕاستە کۆزگەم بە خۆتان کەوایە ئەوە منتان دۆزیەوە. ئێستا بۆچی ئەمەتان بە من وێن؟ وتت کە ڕەخم هەڵسێن؟ نا، ویستم بزانی کە ئێمە ئەوەندە گەمژەنین کە بنیادەمێکی وەکو تۆ لە ماڵی خۆمان ڕاگرین و بیر لە هەموو شتێک نەکەینەوە. هەڵبەت دەبێت سپاسی سەرگورد محەممەدی بکەین کە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەم کارەی جێبەجێ کرد. دەستێوەی خۆش بێ خۆشکە. شایانی ئێوەی نەبوو دەڕۆینە ماڵی ئێوە؟ ئەرێ، بەڵام من لە گرتوخانەدا بەزێنە. لە گرتوخانە کارە چییە؟ بڕیارم دانابوو ئەمڕۆ چاوم بە مەجیدی باستان بکەوێت، بەڵام هەڵاتنیم بەڕێزە بوو بەهۆی ئەوەی کە نەتوانم لە کاتی خۆیدا بڕۆم بواوێ. لە جیاتی منی داوای لێبوردنی لێ بکە. من وەڕانە هاتووم داوای لێبوردن لە تاوانبارەکان بکەم. تاوانبار؟ وام زانی هاوڕێتانە؟ نا، ئەویش تاوانبارێکە وەکو تۆ، بەڵام ملە سوورتر لە تۆ. خۆزگەم بەخۆی؟ ناخێر، خۆزگەم بە خۆت، چون بڕیار وایە بەم زوانە لە سێدارە بدرێت، بەڵام پێم وانە بێت بۆ تۆ ئاوا حکمێ بدە. لە سێدارەی دەدەن؟ سێدارە زۆر سپاس. تکاکەم منیش بێم؟ ئەگەر پێت خۆشە وەرە. بەڕێستان هەن بۆ کوێ دەڕۆی؟ وەرە بڕۆین ڕاهێنا بکەنیتە. ئەم جاران کە لە ڕاهێنان دار ناچوێت، ڕەنگە ئەم جاران ببین بە شتێکی تر. حسێنی دەرگاکە بکەوە.
سڵام جناب سەرهەنگ. سەڵام ماندوو نەبیت. زۆر سپاس. مەجیدی باستان. بەڕێز مەولایی. باڵا گەورم. مەجیدی باستان ڕێنوێنیان بکە. بەس هەر شاو. فەرموو جناب سەرهەنگ. زۆر سپاس. دەرگاکەوە. ئیشی ئەمڕۆ زۆر چاک بوو. پێت خۆش بوو؟ ئەرێ چی بکەینیدی ئێمە ئاواین. ئێستا بۆ لە منت شاردەوە. دام نەشارد. پێشبینیەکی هێمنایەتی ساکار بوو. بەڵام بە منت نەوە. شتێکی گرنگ نەبوو کە بڵێ. اینجا لەوانە بوو کە هەرگیز کەڵکی لێ نەبێت. ئێستا کە بینیت بە کەڵک بوو. تۆ بۆ لەگەڵ مناتی. تاسەی مەجیدی باستانت کردووە؟ ناکاکە. دەڕۆشتی بەڕاهێنانەکەت ڕادەگەشتی. تاقەتی دیتنی سیمای ئەو گەمژەیەم نەبوو. بۆ پێدەکەنی. ئاخر ئەمە چ قسەیەکە تۆ دەیکەی؟ مەگەر من چیم وت؟ کاتێکە دەڵێی تاقەتت نییە سیمای ئەو ببینی بەو مانایە کە تاقەتی دیتنی سیمای خۆتت نییە. ماجیدی باستان. هەمووان بڕۆنە دەرێ. هەمووتان وە دەرکەون. سلام. 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 سڵاو بەخێر بێن. بەڕێز نەسڵای گەلێ لە دیدارت خۆشحاڵم. خوا لە دڵت ببیستێ. بڕوا ناکەی ها؟ تۆ هەرەوەندە کە لە دیتنی من خۆشحاڵ دەبی کە من لە دیتنی تۆ خۆشحاڵ دەبی. پێمە بوو تا ئێستا خانەنشین بوو بێتیت. مەگەر جیاوازیەکی هەیە بۆ تۆ؟ دیارە کە جیاوازی هەیە. جیاوازی نییە. هەتا بنیادەم گەلێکی وەکو تۆ هەن. بنیادەم گەلێکی وەکو منیش هەر هەن. ئەرخەیان بە. پێم وانە بێت. ئێدی نەبنیادمێ وەکو من پێدا دەبێت. نابنیامێ وەکو ئێوە. زۆر لەسەر خۆت حسابت کردووە. ئێوە خۆتان لای کەم گرتووە. کەسێک کە توانوێتی مەجیدی باسان بخاتە نێوداوە دوو هەمی نییە. ئێستا ئەوەندە پێشکەشی لە توپەت مەکە. بڵێ ئیشت چییە؟ لە داواکاریەکەت دانووسی بوو دەتەوێت هاوکاری بکەی. ئەرێ دەمەوێت هاوکاری بکەم. بۆچی؟ ترساوی؟ یەک جار بینی مردن ئەوەندە ئەستەمە؟ ئەستەم چ لەوەی کە بتەوێت بیری لێ بکەیتەوە بەڕێز سەرهەنگ. گوێمان لە تۆیە. قسەکەت بکە. چی بڵێم؟ هەرچی کە پێت خۆشە. هاوکاری بکەیتر. ئێوە دەتانەوێت چی بزانن؟ هەر ئەوانەی کە یەکەم ڕۆژ دەمانەویست. نێو نیشانی هاودەستەکانت، فرۆشەرەکان، کڕیارەکان، دەڵاڵەکان. من خۆ 100 دانە ناو نیشانم پێتاندا. ئەوانە هەمویان بێسوود بوون. تۆ نێو نیشانی کەسانە کەدا بێ ئێمە کە یان خۆمان خۆڵبەستمان کردبوون یان لە وڵات چوبوونە دەرێ. دەهی تاوانی من چییە؟ تاوانی تۆ ئەمەیە کە دەتەوێت ئێمە پێی بدەی. هەڵە دەکەی. ئەمە کێیە؟ ئەوە کوڕەپورمە. شاهڕۆخی سوڵەیمانی. بەڵێ؟ ئێستا لەکوێیە؟ من لەکوێ بزانم خۆ لەیرەمە؟ لەکوێ دەتوانین بیدۆزینەوە؟ چاوەڕوانن کە چ وەڵامێکتان پێ بدەمەوە جەناب سەرهەنگ. بۆچی کوتوپڕون بوو؟ من نازانم، من خەبەرم لێ نییە. لەوانەیە لە وڵاتی چوبێتە دەر. دوایین جار لەگەڵ تۆ نەبوو؟ نا. تۆ مەوادەکان لە کێ کڕی بوو؟ راپۆرتی ئێمە نیشانی دەدا کە 6 کیلۆ مەوادت پێ بووە. بەڵام بەس ئێمە 1 کیلۆمان دۆزیەوە. باخەکەی چی لێ هات؟ فرۆشتت. بکێ؟ داد شارد. لەکوێ؟ دیت ئێمە هەڵەمان نەکرد. بڕۆی ناری. لەکوێوە دەست پێ بکەم؟
لە فرۆشەرەکەەوە ماوادەکە لە کێکڕی بە کێ فرۆشتت؟ ئەگەر حەزر لێ دەتوانی لە کوڕی پورتەوە دەست پێ بکەین زۆر لە مێژە بە دوایدا دەگەڕێن لەوانەیە نەتوانن بیدۆزنەوە پەیوەندی بە تۆ چییە؟ تۆ بڵێ دۆزینەوەکێ بخاستوی ئێمە ئەگەر نەتوانن بیدۆزنەوە وا دەزانن هەمیسان فریوم داون ئەو کاتە من هیچم دەست ناکەوێت دەتەوێت چیت دەستکەوێت؟ داشکاندن دەزانی خۆ ئێمە ئەوە لەگەڵ کەس معاملە ناکەی تۆ هاوکاری بکە ئێمە تاوتوێی دەکەین بزانین چیمان لەدەستێت کەوای زمدن لە ئاخرەوە دەست پێ بکەم یانی چی بکەین؟ یانی بەڵێم ئەو 6 کیلۆ موادە لەکوێیە ئاوا زووتر ئەتوانم نیازپاچیم پێتان بسەلمێنم دۆزینەوەی شاڕۆخ و فرۆشەر زۆری پێدەچێ دەی بڵێ تۆ بڵێ بمرە و بڵێ یەکەمەوەی کە 6 کیلۆ نەبوو 59 کیلۆ ئێوە کیلۆیەکتان لە ماشینەکەمدا دۆزیوەتەوە ئەو 59 کیلۆ لەکوێیە؟ ئەزانن کارخانەی چیمەنتۆ لەکوێیە؟ کام کارخانەی چیمەنتۆ؟ ئەو کۆنەکە هەرەوەی وا لە ئیش کەوتووە ئەرێ لەوێ چاڵم کردووە لەکوێیەوە؟ لێکێ لە بیناکانی ئەوێ کە یەکجار بەربڵاوە چۆنکو گەورە بەربڵاوە لەوێ چاڵم کردووەی دی چۆن دەتوانمی دۆزینەوە؟ لە نێوە ڕاستی بینای ژمارە 3 ماتۆرخانەکەیە لە ژێر کوورەی ژمارە 2 زەویەکی ڕووبەرە لە لای ڕاستی پۆمپێکی چکۆلەی ئاویان داناوە کیسەی مەوادەکانم لە ژێر پۆمپی ئاوەکە چاڵ کردووە دڵنیای؟ خۆم چاڵم کردووە ئەگەر نەبوو چی بکەین؟ هەیە بەڕە سەرهەنگ هەیە دڵنیە بە ئەگەر نەبوو ئێوە 2 کاژمێری خۆتان بە فیڕۆداوە بەڵام من گیانم لە دەست ئەدا ڕاچیە؟ من بڕوای پێ ناکەم یانی خەریکە فریومان دەدات؟ نازانم بنیادەمێکی زرەنگە زۆر بەترسیدارە دەبێت زۆر ئەگەمە لێ بێت تۆ خۆت دەڕۆی یا سڵتانی بنێرە؟ دا خۆم دەڕۆم تۆ هەلێرە بمێنەوە من ئاگادارت دەکەمەوە باشە کۆڕۆینە وەرن بگەڕێم بزان لەم دەوروبەرە پۆمپێکی ئاو دەدۆزنەوە پۆمپێکی ئاوەڵێمە بگەڕێم زانم سەڵام بوو بەچی؟ تۆ نازانی لێرە چی باسە؟ قیامەتە مەحشەرە وشتر بە باریەوە لێرە گوم دەبێ ئەو نیشانی کە ئەو داویەتی هەر دیارە لەکوێیە؟ ئەو کوورەی وا دەڵێ دۆزیتانەوە؟ ئەرێ لەبەر چاومە بەڵام لە دەوروبەریدا هیچ شتێک نییە کوێ بگەڕێم؟ پێت وایە ئێمەی هەڵخەڵەفاندووە؟ ئەرێ وە بزانم ئاخر بۆ دەبێ ئیشێکی وەها گەوجانە بکات ئاوا خۆ هیچی دەست ناکەوێت چی بڵێ بەڵا ئەمەش تۆ ڕاست دەکەی ڕەنگە لە ئەم 2 ساڵەدا ئەو شوێنیان تێکدا بێت لەوانەیە بەرحاڵ ئەم نێونیشانی کە ئەو داویەتی وەها شتێک نادۆزرێتەوە
زۆر باشە با جارێکی تر بڕۆم لەگەڵی قسە بکەم ڕەنگە شتێکم دەستکەوێت من چی بکەم بگەڕێمە بۆ ئەوێ نا بڕۆ بۆ دایرە منیش کارەکەم تەواو بدێم باشە دەڵێم ئەحمەد ئەگەر دەزانی بەڕاستی پێداگری دەکات کە لەوێ حەشاری داوا خۆی هەڵگرە بێنێ بۆ لێ نیشانمە بدات مەگەر هەروە ساکار دەکرێت ئەو لە گرتوخانە دەربێنی هەزار جۆر گیر و گرفت و نامنووسینی هەیە زۆر دەخایێنێ دێ بخایێنێت ئێمە 2 ساڵ سەورمان کردا بە دەڕۆژی لەسەری بێ نازانی چەنە حەزم لێ بزانم ئەم کەبرەیە بەڕاستی ترساوە یاکو دەیەوێت لەگەڵمان هاوکاری بکات یاکو دەیەوێت گاڵتەمان پێ بکات بزانم چیم پێ دەکرێت جارێ خدا حافیز خواپیس کۆی کەنەوە بڕۆین